السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە قوتابیانی خۆشەویست، قوتابیان عزیز، من مامۆستا شەنگ لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11 قوتابیانی خۆشەویست. لە دەستی ڕابردوو لە پێداچوونەوەی بەشی 5 ڕاوەستاین. لێرە ئینشەڵڵا ئەوڕۆ پرسیارەکانشی دەکەینەوە و پرسیارێکی گرنگ شتیان دەکەین. تەماشاکەین پرسیار یەکەم کە پرسیارێکی گرنگە، ئەگەر جوڵەوزەی تەنێک سەفر بێ تەوژمەکەی چەند دەبێت؟ باشە لێرەدا قوتابیان ئەمە وەک بیرهێنانەوەیەک بۆ خۆمان دەمانگوت جوڵەوزە یاساکەی پەیوەندیی ڕاستەوانی هەبوو لەگە دووجای خێرایی، واتە ئەگە خێرایی سەفر بێت جوڵەوزەشمان سەفرە. لە هەمان کاتیشدا تەوژم پەیوەندیی ڕاستەوانەیە لەگە خێرایی. ئەگەر جوڵەوزە سەفر بێ کاتە خێرایی سەفرە، کە خێرایش سەفر بوو کاتە تەوژمی بەهێڵەکەشمان چیە؟ سەفر دەبێت. جابوویە دەڵێ ئەگە جوڵەوزی تەنێک سەفر بێ تەوژمەکە بەهێڵەکەی سەفر دەبێت، دەڵێن بەڵێ چونکە خێرایی تەنەکە سەفرە، ئەوە ژوا دەکات تەوژمەکە چ بێ؟ سەفر بێ. لە بیرشمان نەچێت تەوژم یاساکەی چ بوو؟ یاسای پارستای جاران خێرا کە خێرای سەفر بێ بێگومان تەوژم بەهێڵش چ دەبێت؟ سەفر دەبێت. لە پرسیاری دووەم ئەگەر دووتەن هەمان جوڵەوزیان هەبێت، دووتەنمان هەیە هەمان جوڵەوزەی تەنی یەکەم یەکسان بە جوڵەوزەی تەنی دووەم، دەڵێ ئایا تەوژمیان وەکو یەک دەبێ؟ دەکرێت تەوژمەکانیشان یەکسان بێ؟ دەڵێ نەخێر هەرگیز. بۆ لەبەر ئەوەی ئەمە گەر جوڵەوزەکان یەکسان بێ جوڵەوزە پەیوەندیی ڕاستەوانی هەیە لەگە دووجای خێرایی، بەڵام تەوژم پەیوەندیی ڕاستەوانی هەیە لەگەڵ خێرایی، کەواتە لێرەدا ئێرە بە دووجا فەرقیان هەیە. باشە جابوویە دەڵێن چی؟ دەڵێن نەخێر، چونکە جوڵەوزە بەندە لەسەر دووجای خێرایی، بەڵام تەوژمی بەهێڵبەندە لەسەر چی؟ لەسەر خێرایی. پرسیاری سێمە دەڵێ بسلمێنە هاوکێشەی F یەکسانە بە MA هاوتای هاوکێشەی یاسای پەیوەندی ناو تەوژم و پاڵە. بێگومان ئەمە دەتوانین لەو یاسای 2 نیوتن بسلمێنین، چۆنیش دیسەلمێنین. لێرەدا دەڵێن هێز یەکسانە بە گۆڕان لە تەوژم نێکی کات، و گۆڕان لە تەوژمیش دەکاتە بارستایی کەوانە گۆڕان لە خێرایی، و پێشتریش خوێندومانە گۆڕان لە خێرایی لە یەکی کات دەبێتە چی؟ تاودان، کەواتە دەڵێن هێز دەکاتە بارستایی جارانی تاودان. ئەوەش یاسای 2 نیوتنە. لە پرسیاری چوارەمدا قوتابیان بار هەڵگرێکمان هەیە پڕە لە لەم، با هەڵگرێکمان هەیە چیا؟ پڕە لە لەم لەسەر ڕێگایەکی خێرا و بەهێڵێکی ڕاستیش دەجوڵێت. چی بەسەر تەوژمی بەر هەڵگرەکەدا ئەگە خێراییەکە زیاد بکات؟ تازە باسم کرد گوتم ئەگە خێرایی زیاد بێ ئەوەش پرسیارێکی گرینگە قوتابیان. بارستایی خێرایی لەگەڵ تەوژم پەیوەندیەک چۆنی هەیە؟ ڕاستەوانە. خێرایی زۆر بێ تەوژم بەهێڵش چی لێ دێ؟ زیاد دەکات. جابوویە دەڵێن چی؟ دەڵێن بە زیادبوونی خێرایی تەوژم بەهێڵەکە چی لێ دێ؟ بێگومان ئەویش زیاد دەکات. دەڵێن تەوژم بەهێڵەکە زیاد دەکات. لە لەقی بای پرسیارەکە دەڵێت چی بەسەر تەوژمی بەر هەڵگرەکەدا دێ ئەگەر لە کوونێکەوە لە کوونێک چی لێ ببڕژێ؟ لمی لێ ببڕژێ. لە کوونێکدا لمەکە وردە لێ دێتە خوارێ، ساخکە ژاگای لێ نییە، دەڕوا بەڕێدا لمەکە کە دێتە خوارێ بارستایەکە چی لێ دێ؟ کەم دەکات. کە بارستایی کەم بوو ئۆتۆماتیکەن تەوژم بەهێڵەکەش کەم دەکات، لەبەر چونکە تەوژم پەیوەندیی ڕاستەوانەیە لەگە بارستایی. بەکەمبوونی بارستایی ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە تەوژمەکەشمان چی لێبێ؟ بێگومان تەوژمەکەشمان کەم دەکات. باشە کەمبوونی بارستایی دەبێتەوەی کەمبوونی تەوژمە بەهێڵەکە. جابوویە دەڵێن تەوژم بەهێڵەکە چی لێ دێ؟ تەوژم بەهێڵەکە کەم دەکات چونکە پەیوەندیی ڕاستەوانیان هەیە. باش ئەوە بە نظر پرسیاری 4 پرسیارێکی زۆر گرینگە، مامۆستای بۆ هەیە لە 20ەکە یاخود لە سەری ساڵ بۆت بێنێتەوە. پرسیاری پێنجەم دەڵێ وەرزشوانێک کە زۆر جار وەرزش لەسەر ئیسفندێکی بەهێز دەکات هاوکێشەی پاڵ و تەوژم بەهێڵ بەکاربێنە بۆ شڕەوەکردنی چۆنێتی یارمەتیدان ئیسفنجەکە لە پاراستنی یارجانەکە. پێشترەوەمان باس کرد گوتمان هەیە لەگەڵ کات پێنوویەک چۆن هەیە پێچوانەیە ئیسفنجەکە هێزی سەری چی لێ دەکات؟ کەم دەکات، و کاتەکەشی چی لێ دەکات؟ زیاد دەکات. لە ئەنجامدا یارجانەکە زیانی پێناگات و پێشترەوەمان ڕوون کردوتەوە. پرسیاری 6 دەڵێ کاتێک ئۆتۆمبیلێک تووشی ڕووداوی پێکدادان دەبێت تورەگە هەوای یعنی ئێرباگەکەی پەڕەشوتەکەی ئەوەی کە لە ناویدا ئێرباگەکەی چی لێ دێ؟ بەڕووی دێ، پڕ دەبێت لە هەوا بۆ پاراستنی سەرنشینەکان لە پێکدادانی مەترسیەکاندا. ئەم تورەگە هەوایانە چۆن دەبنەوە هۆی کەمکردنەوەی کاریگەری پێکدادانەکە؟ شڕەوەی چەمکی فیزیا بە پێ پاڵ و تەوژمکە. قوتابیان ئەوەش هەلێرە پێ یاساکان جواب دەدەینەوە. یاسای پاڵمان هەبوو یەکسان نەمان نەکرد بە گۆڕان تەوژم. لێرەدا تورەگە هەوایەکە هێزی سەری کەم دەکاتەوە. ئەو هێزی کە کاتێک بە لێککەوتین دو ئۆتۆمبیلەکە هێزەکەی کەم دەکات، بەڵام کاتەکە چی لێ دەکات؟ زیاد دەکات. جا لێرەدا هەر بۆ پەیوەندیە دەڵێن چی؟ دەڵێن تورەگە هەوایەکە کاتی پێویست بۆ وەستانی سەرنشینەکە چی لێ دەکات؟ زیاد دەکات. عنی دەڵتا تی زۆر دەبێت. دەڵتا تی
چی لێدێ زۆر دەبێت لە ئەنجامدا هێزەکە چی لێدێ هێزی ئەو هێزێکە کار دەکاتە سەر کەسەکە یاخود سەر نشینەکە چی لێدێ کەم دەبێت ئەوە دەبێت هۆی پاراستنی چی سەر نشینەکە بە پێی یاساکە دەتوانی لێکی بدەینەوە. پرسیاری حەوت دڵ ئەگەر لەسەر مێزێکەوە باس هەڵدایە سەر زەوی لە چبارێکدا ڕوبەڕووی ئازاری زیاتر دەبیت کاتێک قاچەکانت خاو یان توم بن یعنی ئەگەر خۆت هەڵدا لاقت بڕێکا و ڕێک خۆت هەڵدەی ئازار زیاتر پێدەگە یاخود ئەگەر قاچەکانت خاو بن هەردوو ئەژنۆت ڕق بن بەسمانەوەی کە لەو کاتێککە کرژ بن هەردوو ئەژنۆیەکە چ بن بەباری وەستاویدا باشە شرۆڤەی بکە بەڵێ کاتێک هەردوو قاچەکان تون کرابن ئەژنۆیەکانم ڕق بن کاتی بەرێککەوتنەکە چی لێدێ کەم دەکات وە تێکڕای هێزی کاریگەر بەهۆی زەوی و ژوورەکەەوە گەورە دەبێت کە دەبێتەوە هۆی شکانی چی ئێسقانەکە یعنی ڕاستەوە خۆ دەبێتەوە شکانی چی ئێسقانەکە جا بۆیە هەر کاتێک کە ویست خۆت هەڵدەی دەبێت چ بکەی بە خاوی خۆ هەڵدەی باشە نەک بەگڕژی تاکو زیانەکانی سەرچی لەبێ کەم بێتەوە. پرسیاری هەش دەڕوا دابنێ کە تاکەکانی کۆمەڵەیەکی گەورە لە مێرو هەمە بارستەیان هەیە باشە پرسیاری هەشش پرسیاریشی چاکە لقی ئەلف دەڵ ئەگەر تەوژمی گشتی مێرووەکان سەفر بێت تەوژمی گشتی سەفر بێ ئەمە چی دەگەێنێت بە گوێرە جوڵەوزەکەیانەوە دەڵێت پێویستە بەر ئەنجامی خێرایی مێرووەکان چ بێت سەفر بێ بۆ چونکە ئەمە لێرەکانەدا دەڵێن چی دەڵێن ئەگەر تەوژمی گشتی مێرووەکان سەفر تەوژمی گشتی کاتێک سەفر دەبێت ئەگەر خێرایی چ بێت خێرایی بەرئەنجاممان چ بێت سەفر بێ لەگەڵەوەشدا هەر یەکەیان چیانە دێ دەجوڵێت لە لەقی بادا دەڵ ئەگەر جوڵەوزەی گشتی مێرووەکان سەفر بێت ئەو جارە عەکسی دەکاتەوە دەڵ ئەگەر جوڵەوزەی گشتی سەفر بێت ئەمە چی دەگەێنێت بە جوێرەی جوڵەکەیان دەڵێ پێویستە خێرایی هەر مێرووێکیان چ بێت سەفر بێ بۆ ئەو قسەیە بەو شێوەیە وەڵام دەینەوە دەشتوانی بەو شێوازش بنووسین دەتوانین بڵێن تەوژم گۆڕان لە تەوژم پەیوەندیی ڕاستەوانەیە لەگەڵ خێرایی و جوڵەوزەش پەیوەندیی ڕاستەوانە هەیە لەگەڵ چی خێرایی بە زیادبوونی خێرایی تەوژم چی لێدێ زیاد دەکات بە زیادبوونی خێرایی جوڵەوزەش زیاد دەکات بەڵام ئەگە خێرایی سەفر بێ سەفر بێ ئەو بێگومان گۆڕان لە تەوژمیش چی لێدێ سەفر دەبێ ئەگە خێرایی ما سەفر بێ ئەو بێگومان گۆڕان لە جوڵەوزەشمان چی لێدێ ئەوش سەفر دەبێت بۆیە پێی یاسا دەتوانی جواب بدەیەوە باش بێت پرسیاری نۆ فکرەکەی دووبارەیە دەتوانی بۆ خۆت هەوڵێکی لەگەڵ دەی ئەنجامەکەی دەزانی ئینشەڵڵا پرسیاری دا دعامی ئۆتۆمبیلەکان کاتێک دەقۆپیان بەهۆی بەریەکەوتنەکانەوە چۆن ڕۆڵیان دەبێت لە پاراستنی شوفێرەکان هەموو ئۆتۆمبیلەکان گە تەماشاکەین دعامی پێش و پشتەوەی هەیە وایە ئەوانە چۆن کاریگەری دەبێت لەسەر زیان بەسەر نشینەکە یاخۆ شوفێرەکە دەڵێ دعامی دوو ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیلەکە کاتی بەریەکەوتنەکە زیاد دەکات دڵتاتی زۆر دەبێت لە ئەنجامدا ئێفەکە چی دەبێت کەم دەبێت یعنی بە پێی چی جواب دەدەیەوە ئەو پرسیارەش بە هەمان یاسای پەیوەندی نێوان پاڵ و گۆڕان لە تەوژم ئەبۆ جواب دەدەیەوە دعامیەکان وا دەکە کاتێکی زیاترت داتێت ئەنجامدا هێزێکی چ دەداتێت هێزیشی کەم کار تێدەکات باشە بۆیە دەبێتەوە هۆی پاراستنی سەر نشینەکان پرسیاری 11 قوتابیان ئەو پرسیارێکی ئاسانە هەر بارستایی داوە و خێرایی داوە تەوژمی دێ دەتوان ڕاستە خۆلێکیان بدەیت بەڵام ئاگادار بە لە لەقی بە گراممان هەیە دەبێت 1 کیلۆگرام اینجا جارانی خێراییەکە بکەیت وەڵامەکەم بۆ نووسیوی دەتوانم بە خۆتان ئینشەڵڵا لە ماڵێ هەوڵێکی لەگەڵ بدەن بەنسبەت پرسیاری 12 دەڵێت تۆپێک بارستایەکەی 2.5 کیلۆگرامە بە خێرایی 8.5 مەتر بەسەر سێکان بەر دیوارێک دەکەوێت بە خێرایی 7.5 مەتر بەسەر سێکان لە ڕووی دیوارەکەەوە دەگەڕێتەوە ڕۆ و لای ڕاست ئەگەر کاتی بەریەکەوتین تۆپەکە و دیوارەکە 0.25 سێکان بێ ئەو هێزێ نەگۆڕە چەندە کە دیوارەکە کاری پێ دەکات سەر تۆپەکە ئەمن شتێکم پێگوتن ئەگەر لەبیرتان بێ لە دەرسەکانی پێشوو گوتم چی گوتم هەر کاتێک هێزت هەبوو کاتت هەبوو بارستایت هەبوو ئەوە هەر سێکان پێکەوە هات ئەوە ڕاستەوخۆ یاسا چی بەکاردێنین ڕاستەوخۆ یاسای پاڵ ڕاستەوخۆ یاسای چی بەکاردێنین پاڵ و گۆڕان لە تەوژم پێشتر پرسیارمان سەرشیکار کردووە ئەگە هێزەکە بدۆزینەوە یاسایەکە بۆ شێوەڕێک دەخێت دراوەکان دادەنینەوە بەڵام ئاگادار بە کاتێک کە خێراییەکە تۆپەکە بەردیوارەکەی دەکەوێت کاتێککە تۆپەکە بەردیوارەکەی دەکەوێت ئەو تۆپە بەردیوارەکەی ئارەسەکە چی دەدێ پێچوان دەبێتەوە بۆیە دەبێت ئاگادار بنیشانەی چدانێ نیشانەی سالب وەگە لێرە دامان ناوە باشە بۆ شێوەی هێزەکە دەدۆزینەوە و دوای ئەوەش دەڵێن بەرەو کوێش دەچێت بەرەو لای ڕاز دەچێتەوە ئەگە بیداەتی بەرەو لای چەپ بێ دوایکە بەردیوارەکە دەکەوێت بێگومان ئارەسەکە چی دەدێ دەگۆڕێت
بەنسبەت پرسیاری 13 بە هەمان شێوە قوتابیان نفسی بیرۆکەی هەیە. پرسیاری 14 دەتوانم بڵێم هەمان شێوەیە کە پێشتر پرسیارمان لەسەر شیکار کردو بەس لەقی دووەمی کە دەڵێ دووریەکە بدۆزەوە. کاتێک کە دەڵێ دووریەکە بدۆزەوە بێگومان ئەو دووریە یاسەیەکی لە چوار یاساکان بەکاردێنین دەڵێن یەک بەسەر دوو v ئایکۆ vf جارانچی دەڵتاتی ئەو یاسایە بەکاردێنین باشە دەتوانین دووریەکەی پێ بدۆزینەوە. بەڵام وا پێت دەڵێم هەموو پرسیارەکان لە هەموو پرسیارەکاندا بابە ها دیسان دووباری دەکەمەوە ئەگەر هاتوو تاشاک بارستایی کات هێز پێکەوە هات باشە و بەریەکەوتنیشمان هەبوو ئەوە یاسای چی بەکاردێنین یاسای پەیوەندی پاڵ و گۆڕان لە تەوژم بەکار دێنین. باش قوتابیان بابینە سەر پرسیاری 15 ئەو پرسیارمە پێشتر باس کردووە جامانداوەتەوە دوو خەڵسکێنەرمان هەیە وەستا و پاڵ بێکترەوە دەنێن بە دوو ئارستا مەسەر ئەو خەڵسکێنەرەکەش خەڵسکێنەرەکە پاڵ بێکترەوە دەنێن هەرێکیانچیانە دێ یەکتر دوور دەکەنەوە بە دوو ئارستی چۆن پێچەوانە تەوژمی گشتی هەرێکیان چەندە لە سەرەتای دەستکردنیان بە جوڵە دەڵێ لەبەر ئەوەی تەوژمی گشتیان سفرە باشە بۆیە هەردوو خۆخەڵسکێنەرەکە دوو تەوژمی یەکسان لە بڕدا و پێچوانە لە ئارستەیاندا دەبێت. پێشتر دوو یارزانی کچمان هەبوو پێشتر ڕوومان کردوتەوە بەڵام لێرە شە ڕسمێکت بۆ دەکەم و بیرهێنانەوەیەک قوتابیان تەماشا بکەن لێرە ئەوە یاریزانێک بوو باشە خۆخەڵسکێنەرێک ئەوەشیان هەر خۆخەڵسکێنەریشکە بوو پاش ئەوەی پاڵ بێکترەوە دەنێن بە دوو ئارستەی پێچوانە لێکتر دوور دەکەونەوە باشە تەوژمی گشتیان یەکسان دەی بە سەفر بەڵام تەوژمەکانیان چیان لێدێ یەکسان دەبن تەوژمەکانی یەکسان دێ بەڵام لە ئارسەدا چۆن دەبن پێچوانە دەبن باشە. پرسیاری 15 پرسیارێکی چاکە ئاگدار بە و پرسیاری 16 بە هەمان شێوە تەوژمی گشتی پارێزراو دەبێت کاتێ دوو تۆپی پێ بەریەک دەکەون تەوژمی هەریەکان پارێزراو دەبێت بێگومان دەڵێن چی دەڵێن نەخێر بۆ چونکە مەدەڵێن تەوژمی گشتی پارێزراو دەبێت نەک تەوژمی هەریەکەیان تەوژمی هەریەکان پارێزراو نابێت دەڵێن نەخێر باشە پارێزراو نابێت دەکرێت تەوژم بێ هەڵی نیان دوو تۆپەکە چی دێ بکرێت بگوازرێتەوە یعنی وزەکەی بگوازێتەوە باشە تۆپێکمان هەیە بە تۆپێچکە دەکەوێت ئەو تۆپە ڕاستەوە خۆکە لە تۆپەکەی کە دەکات و دەست بە جوڵە دەکات تەوژمی گشتی هەردووچیان وەربگرین بەڵێ سەفر دەبێت بەڵام تەوژمی هەرێکیان بەجیا یەکسان نابێت بە سەفر. پرسیاری 17 شڕۆڤەی پاراستین تەوژمی بهێڵ و تۆپێک بکە کاتێک دەگەڕێتەوە دوای ئەوەی بەرزەوی دەکەوێت بێگومان ئەوەش بیرۆکەکەی بە هەمان شێوەیە ئەو پرسیارانەی پێشووترە یەکێک لە پرسیارەکانی کە قوتابیان وەکو پرسیاری 21 پرسیارێکی زۆر چاکە دەڵێت چی بەسەر دەماچەیەک دادێ کاتێک فیشێکی لێوە دەردەچێت بێگومان ئەگەر دەماچەیەک کتێبێ گولەیەک دەقێنی گولەکە بەرەو پێشە دەچێت بەڵام دەماچەکە دێتەوە کوێ دێتەوە دوایە بەڵامەکەت بەکاربێنە بە بنەماکانی تەوژم ڕوومکەوە دەڵێت دەماچەکە بۆ دواوە دەگەڕێتەوە دەماچەکە بۆ چێ دەگەڕێتەوە بۆ دواوە دەگەڕێتەوە ئەگەر دەماچەیەک بکەین وەرە دەماچە شتێکی باش نییە بەڵام ئەگەر دەماچەیەک لێرە گولەیەکی لێوە دەرچێت بێگومان و کاتێک گولەکە لێ دەرچێت دەماچەکە دەگەڕێتەوە کوێ دەگەڕێتەوە بۆ دوایە وایە بە تەوژمێک یەکسانە بە تەوژمی چێ گولەکە بۆ پێشەوە ئاراستە کراوە و بارستایی دەماچەکە زۆر گەورەترە لە بارستایی چێ گولەکە ئەو دەتوانێت بۆ شوێ شڕۆڤەیەکە بێگومان بارستایی ئێرە ئەویان گەورەترە بارستای ئەویان گەورەترە بارستای ئەویان چیە بچووکە باشە بەڵام دەڵێت دەماچەکە بۆ دوا دەگەڕێتەوە بە تەوژمێکی یەکسان بە تەوژمی گولەکە ڕاستە بارستایەکەی گەورەترە بەڵام چی خێرایەکەی چیە کەمە ئەدی لێرە بارستایەکەی کەمە باشە بەڵام خێرایەکەی چۆنە زۆرە ئەمەش وا دەکات تەوژمەکانیان چۆن بێ تەوژمەکانیان یەکسان بێت باشە. پرسیارێکیکە لە پرسیارەکان قوتابیان پرسیاری 22 پێشتر پرسیارمان لەسەر شیکار کردووە ئەوە پەیوەندی لە سەر پرسیارەکانی بەریەککەوتنە هۆیە باشە پرسیارەکان سەر بەریەککەوتنە پێشتر پرسیارمان ڕوون کردوتەوە لەسەری و پرسیارەکەش ئاسانە. لە پرسیاری 26دا دەڵێ دەگونجێت ئەوش پرسیارێکی چاکە دەڵێ دەگونجێت جوڵۆزەی دووتەن دوای بەریەککەوتن جیڕیەکەیان وەکو جوڵۆزەکەیان بێت پێش بەریەککەوتن ئاگادار بە جیڕیەکەیان باشە دەڵێ چی ئەتۆ چۆن جوابی پرسیارێک دەدەی بابە چۆن جوابی پرسیارێک دەدەیەوە دەڵێ چی دەڵێ نەخێر باشە بۆ
جوڵەوزی گشتی پارێزراوە بەڵام دەکرێت جوڵەوزەی لە تەنێک بگوازێت بۆ تەنێکی تر باشە جوڵەوزەی گشتی ئەمە دەمانگوت پارێزراوە بەڵام جوڵەوزە دەکرێت بگوازرێتەوە دەکرێت چی لێبێ بگوازرێت و پاشەوەی کە بەرێک دەکەون جا بۆیە ئاگادار بە لە هەڵبژاردنە گەمامستەبووی هێنایەوە نابێت تێدا هەڵە بکەیت باشە دووبارەی دەکەم پرسیارەکە دەڵێ ئایا دەگونجێت جوڵەوزەی دووتن دوای بەریەکەوتن پاشوی کە بەریەک دەکەون جوڵەوزەکەیان وەکو جوڵەوزەکەیان وەک جوڵەوزەکەیان بێت کە پێش بەریەکەوتنە یعنی جوڵەوزەی پێش بەریەکەوتن و پاش بەریەکەوتن وەکو یەک دەبێت دەڵێ نەخێر بەڵام جوڵەوزەی گشتی چی دەدێ بە گشتی جوڵەوزەکە وەرگن چی دەدێ پارێزراو دەبێت ئاگادار بە ئەوە گرینگە مامۆستا بۆی هەیە بۆت بێنێتەوە پرسیاری 27 قوتابیان پرسیاری 27 دەڵ ئەگەر دووتەم بەریەک کەوتن و یەکێکیان وەستاوە بێت ئایا دەگونجێ هەردووچیان دوای بەریەکەوتنەکە بە وەستای بمێننەوە بێگومان نەخێت ئەتۆ تۆپێکت هەیە ئەو تۆپە ئارستەکەی بەرەو تۆپێککە داوی کە وەستاوە پاشەوەی کە ئەو تۆپە بەر تۆپەی دەکەوێت ئەویان دەجوڵ ئەویان چی لێدێ دەوەستێ دەڵێ ئایا ئەو تۆپە کاتێک کە بەرەوەی دەکەوێت هەر شەڕادەوەستن دەڵێن بێگومان نەخێر ناکرد هەردووچەند لە دوای بەریەکەوتن بە وەستای بمێنەوە چونکە تەوژمی گشتی پێش بەریەکەوتن پۆزیتیڤ بووە قوتابیان بەنسبەت پرسیاری 28 پرسیاری 28 دەڵێ دوو گالسکە بەریەکەوتن پارێستایەکانیان 4 کیلۆگرام و 3 کیلۆگرام لەسەر ڕێکی صاف بە خێرایی 5 مەتر بەسەر سێکاند و 4 مەتر بەسەر سێکاند یەک لە دوایەک بەریەکەوتن بەیەکەوە لیکان ئەم بەجۆرەکانی بێکدا بەریەکەوتنمان هەبوو بەریەکەوتنی گیر ناگیر و تەواو ناگیرشمان هەبوو جا لێرەکانەدا دەڵێ بەیەکەوە لیکان دوای خێراییان چەندە مادەم بەیەکەوە لیکاون دەبێت هەمان خێرای کۆتاییان هەبێ باشە پێشتر بە پرسیارەمان شیکار کردووە لەسەر شێوازەی ئەگەر هەمان خێراییان هەبێ ئەوەی کە لەگەڵ نەزانراوەکە ئێستا بن کەرتەکەی دراوەکانشت هەیە یەک بێکدان بنێوە بەڵام دووبارەی دەکەمەوە ئاگادار بە لێرەدا تەماشای دراوەکان بکە ئەستا بارستاییەکەممان 4 کیلۆگرامە بارستایی دووەممان 3 کیلۆگرامە خێرایی سەرەتاییەکەممان 5 مەتر بەسەر سێکاندا خێرایی دووەمیشمان سالب 4 مەتر بەسەر سێکاندا باشە دەبێ ئەوە بزان ئاگادار بی نیشانەی ساربەکەت لەبیر چیە پرسیارەکە چی دەدێ بێگومان هەڵەی تێ دەکەوێت جا دەبێ ئەو ساربەت لەبیر بێ بابجە بەو شێوەیە خێرای کۆتایی دەدۆزینەوە کە دەکات چەند دەکاتە پاشەوەی کە ئەوانت کۆ کردەوە دابەشی ژێرت کرد 8 بەسەر حوتی دەکەین ئەنجامەکە دەکات 8 بەسەر حوت ئەویش دەکاتە 1.4 مەتر بەسەر چرکە پرسیاری 19 قوتابیان بیرۆکەکەی وەکو پرسیاری 29 وەکو پرسیاری 28 بیرۆکەکەی نەفس شێوەیە و پرسیاری 30 بە هەمان شێوەیە قوتابیانی خۆشەویست لاتماڵە هەوڵدا ئەو پرسیارانە بۆ خۆت شیکاریان کەیەوە تاکو بتوانی وەڵامی دروست بەدەست بێنی پرسیاری سیوێکیش یەکێک لەو پرسیارانە قوتابیان پێشتر ئاماژەم پێ کردووە یعنی پێشتر شیکارمان کردووە لە پرسیارەکانی بەریەکەوتن لە نمونە و ڕاهێنانەکان کە شیکارمان دەکرد خێرایی کۆتاییمان دەدۆزیەوە پاشان جوڵەوزەکانمان دەدۆزیەوە یعنی ئەوە بیرۆکەکەی دووبارەیە بۆیە کاتەکە بەوە ناکوژین هەوڵ دەین پرسیاری جیاواز فکری جیاوازتر شیکار بکەین بەنسبەت پرسیاری قوتابیان پرسیاری 33 تەماشای پرسیاری 33 بکە دەڵێت تۆپێکی بیلیارد بە خێرایی 4 مەتر بەسەر سێکان دەجوڵێت باشە بە شێوەیەک ڕوبەڕووی جیر بەر تۆپێکی تر وەستا و کەوت تەماشاکە ئێستا ئەوەش تقریبا ئەوشمان هەر فکرێ و پرسیارەشمان هەر شیکار کردووە بەڵام پێم باش بوو شیکاری کەمەوە چونکە پرسیارێکی باشە هەردووشیان هەمان بارستایان هەیە باشە ئەگەر تۆپی یەکەم دوای بەریەکەوتن بوەستێ ئاخرای تۆپی دووەم چەندە یعنی V2 مان دەوێمە چمان دێ V2 تەماشای دراوەکان چۆن دەنووسی بابە تۆپی بیلیارد بە خێرایی دەڕوا ئەوە خێرایی سەرەتای کوێ یەکەم بۆ چونکە باسی تۆپی بریلیارد دەکات تۆپی یەکەم باشە دەجوڵێت بە شێوەیەکی ڕوبەڕووی بەریەکەوتنێکی چۆن گیر بەر تۆپێکی تری وەستاو کەوت تۆپێکی تری چی وەستاو لێرەدا V2I ماچە سەفرە یعنی ئێستا ئەگەر ڕسمێ بکەین ئەوە تۆپێک بێ خێرایی سەرەتایی هەیە خێرایی سەرەتایی یەکەم و ئەوەش تۆپی دووەمە خێرایی سەرەتایی دووەمی هەیە ئەوە وەستاوە سەفرە بەڵام ئەوە دەجوڵێت بەرەو ئەوە باشە هەردوویشیان هەمان بارستایشان هەیە یعنی بارستایی یەکەم تۆپی یەکەم و بارستایی تۆپی دووەم
یەکسانن هەمان بارسیاواتە بە ئێمیاندا دەنین باشە ئەگەر تۆپی یەکەم دوای بەریەکەوتن بوەستێ تۆپی یەکەم بوەستێ یعنی وی فاینەڵی یەکەم دەبێتە چی دەبێتە سەفر ئاخرای تۆپی دووەم دەبێتە چەند لەبەر چی دەوەستێت چونکە ئەوە بەر ئەوەی دەکەوێت پاشوی کە بێر ئەوەی کەوت ئەوە چی دەدێ ئەو دەجوڵێ باشە چۆن یاساکەی دەنووسین یاسای پاراستین تەوژمان هەیە هەر سەرەتا زانین چ بکە بۆ کارەسانی خۆت ڕێک ئەوەی بە سەفردانێ ئەوە دەڕوە بۆ چونکە ها ڤیتو ئینیشەڵما سەفرا ئەوە ڕۆیشت دوایوی ئەمە دەمەوێت چ بدۆزمەوە ئەمە دەمەوێت M2 بدۆزمەوە M2 بدۆزمەوە ئەوەی کە لەگەڵ M2 ڤیتو ئێفا ئەوەیە وەنیا ئەو دێتە ئەو بەری کە هاتە ئەو بەری یاساکە چی لێدێ دەتوانانی ئەلێرە بۆ خۆت بنووسی بەو شێوازە دەتوانوسی V2F دەکاتە چی بابە دەکاتە M1 VI1 کەم چێ M1 VF1 دابەشی چی دابەشی M2 دەتوان ئاوە ڕاستە خۆ بنووسی وەک دەبین ئەم لێرە سیاساکەم ڕێ خستووە ئینجا شتەکانم داناوەتەوە باشە بەڵام دەشتوانی ئاوا بۆ شێوازەش بیکەیت وەرە دراوەکان دابنێوە تەمان ئەمە لێرە M1 و M2 هەریەکەیان M1 و M2 هەریەکان بە M ماداناوە باشە بە M داناوە M1 M خێرای سەرەتا یەکەم 4 کۆ ئەوە دەبێتە سەفر ئەوە دەڕوە باشە کەم ئەوەشان هەر سەفرە باشە ئەوە شەر سەفرە هەر دەڕوە لە بنەوە ئێمی دوومان بە ئێم داناوە ئێمی دوومان بە ئێم دانا ئێم لەگەڵ ئێم دەڕوە کاتە V2F دەکاتە چەند بابە ئێم لەگەڵ ئێم دەڕوە V2F دەکات چەند دەکاتە 4 مەتر بەسەر سێکەند و ئەوەش دەکاتە چی هەمان خێرایی دەکاتە چی دەکاتە هەمان خێرایی ینی هەمان خێرای سەرەتا دەتوانی بڵێ خێرایی سەرەتای یەکەم باشە دەکاتە یەکسان دەبێ بە خێرای V فاینەڵی دووەم بۆ شێوەیە باش کاچی من بۆ شێوەیە دەتوانم پرسیارەکە شیکار کە قوتابیان پرسیاری 34 ئەوە بیرۆکەکەی دووبارەیە پێشتر لە پێداچوونەوە و نمونەکان هەڵمان کردووە بەڵام پرسیاری 35 و 36 پرسیارێکی زۆر چاکن ئەوانە قوتابیان دەتوانم بڵم گرنگیشن باشە پرسیاری 35 تۆپێکی بەیسبۆڵ بارستایەکە 1.2 کیلۆگرامە تەوژمەکەشی 6.7 کیلۆگرام مەتر بەسەر سێکەند لە کاتی دەرچوونی بەرەو نیشانەیەک خێرایەکەی چەندە یاسای تەوژمت هەیە یاسای تەوژمت هەیە یاسای تەوژم بەکار بێنە بۆ جوابدانی پرسیارەکە ئەو ئەگەر بین خێرایی دەری دەبێن چێ لەگەڵ خێرایە بارستایەکە ئێستا بن کارتەکەی پیمان هەیە ئەوە تا 6.7 و بارستایەکەشمان 1.2 هەردووچی دابەش بکە دەکاتە 42 مەتر بەسەر سێکەند بەرەو کوێ بەرەو نیشانەکە پرسیاری 36 پرسیارێکی چاکە دەڵێت جوڵەوزەی تەنێکی جوڵاو جوڵەوزەکەمان 150 جوڵە تەوژمەکەشمان 30 کیلۆگرام مەتر بەسەر سێکەندە تەوژم یعنی پی بارستایی و خێرایەکەی بدۆزەوە دوو داواکاری هەم بارستایی هەم خێرایی بێگومان قوتابیان تەماشا بکە ئەمە ئەگە بین پرسیارەکەشی کار بکەین دەبێت یەکەم جار لە یاسای تەوژمەوە دەست بکەین تەوژم دەکاتە چی ئەگە بارستایەکە لێ دەربێنین بیدۆزیێن دەڵێن تەوژم دەکات پی بەسەر V وایە پی بەسەر V باش مامۆستا ئەوم زانی باشە ئەی دوای مامۆستا یاسای جوڵەوزە جوڵەوزەی داوە دێن یاسای جوڵەوزەش دەنووسین بابە KE دەکات 1 بەسەر 2 MV تواندوی لەجێ ئەو ئێمەی وەرە بروسە پی بەسەر V لەجێ ئێمەکەی دەنووسین پی بەسەر V کە دامان نایەوە ئینجا دێن چی دەکەین کورکردنەوەیەک دەکەین لێرە لەمابینی V تواندوو لەگە V یاسایەکە چی لێدێ یاسایەکە بۆ شێوازەی لێدێ دەڵێن جوڵەوزە دەکاتە چی بابە جوڵەوزە دەکاتە PV بەسەر چەند بەسەر 2 جوڵەوزە دەکاتە 1 بەسەر 2 PV یاخود PV بەسەر 2 باشە ئێستا ئەو داواکراوەک ئەگە بێن V بدۆزینەوە دوو لاو دنیام بکە ئەوە جارانی دوی بکە ئەوە جارانی ئێرە بکە بۆ شوێی لێدێ دەڵێن خێرایی دەکاتە دوو جارانی جوڵەوزە دابەشی تەوژم جوڵەوزەکەت قوتابیان جوڵەوزەکەت ئەگە بێن تەماشا بکەین لێرە ئەو یاسا بازاتە بۆ ڕوونکەمەوە بابە بزان ئەوە لەکوێ هات دەڵێن پاش ئەوەی کە یاساکەمان ڕێخست کاکەجار یاساکەمان ئاوا نەبوو مان KE وەک ئێرە پاشە کورتمان کردەوە دەبێتە PV بەسەر 2 ئەوەی ئێرە دەتوانین ئاوا بنووسی باشە ئێرە بنیەکە دوو لاو دنیام بکە یاساکە ئاوای لێدێ جوڵەوزەکەی بخۆی داوە دوو جاران 150 دەکەی دەکاتە 300 دابەشی سی بکە
دەکات چەند دەکاتە 10 مەتر بەسەر چرکە. دوایویش بەهۆی وێەوە بۆی خێراییەکەەوە دەتوانین لێرە دابنینەوە بارسایەکەش پێ بدۆزین دەڵێن سی دابەشیدا دەکات چەند دەکاتە 3 کیلۆگرام. ئەو پرسیارێکی چاکە ئاگدار بە بۆ هێ مامۆستا بۆت بێنێتەوە. پرسیاری 37 پرسیارێکی چاکە قوتابیان هەوڵدەن لە ماڵە بە خۆتان شیکاری بکەن و لە هەما کاتدا پرسیاری 38 هەر لەسەر بەریەکەوتنەکانە بەریەکەوتنێکی تەواو ناجیرمان هەیە لێرەدا دەتوانین یاسا بەریەکەوتنی تەواو ناجیر یاسایەکە بەکاربێنی بۆ خۆ پێگوتووی ئەو یاسایەک بەریەکەوتن تەواو ناجیرە. ڕێخستنی یاسا ئەگەر بیکەین قوتابیان لێرەدا ئەمە دەتوانین یاسایەکەی خۆمان ڕێکخەین چۆنی ژڕێکی دەخەی هەر یەکە لە V فاینال M1 و V1 ئینیشەڵمان هەیە M2 V2 ئینیشەڵمان هەیە باشە. لێرە یاسایەکە چی بەسەر دێت M2 ئەگە بدۆزینەوە M2 دەربێنین یاسایەکە ئاوا لێ دێ هەنداوکرای پرسیارەکە بخۆی M2 دەربێنین دەکاتە V2I کەم VF یەکسانە بە M1 VF کەم M1 V1 I باشە. M2 ئەگە بدۆزینە ئۆدەستە بنوێ باشە بۆ شێوەیە لە هەمان کاتدا دراوەکانمان هەیە و دایدەنینەوە بارستایەکەمان بۆ دەردەچێت. پرسیاری 39 ئەوە بەدەویکتی دوور و درێژە. ئەو پرسیارانی دوور درێژن قوتابیان مامۆستا بە دووری دەزانم پرسیارەکانی دوور درێژ بێنێتەوە بەڵام ئەو پرسیارانی کە فکریان تێدایە و کورتن مامۆستا زیاتر گرنگی بەوان دەدا جا بۆیە زیاتر گرنگی بەوان بدەن و چەند پرسیارێکمان هەیە لێرە مەسەڵەن بۆ نمونە ئەو پرسیارە پرسیاری 43 پرسیار بەو شێوازە نهاتەوە مامۆستا یعنی پرسیارێک بەو زەحمەتێ نهاتەوە هەندێک تەلەبە هەیە خۆ دەسێ خۆی بۆ پرسیارانەوە خەریک دەکا نا پرسیاری زۆر باشتر هەیە لەوانە باشە مامۆستا گرنگی بەوان دەدا جا بۆیە قوتابیانی خۆشەویست هەوڵ بدەن ئەو پرسیارانەی کە پێشتر شیمانکردنەوە هەر ئەوانە گرنگی پێ بدەن تاوەکو بتوانن وەڵامی دروست بەدەست بێنن. بەڵام پرسیاریشکەش هەبوو لە سەرێ ویستم ئاماژەی پێ بکەم لە بیرم کرد پرسیاری قوتابیان پرسیاری ئەو دوم هەرشی کردەوە بەڵام پێم خۆش بڕوونکردنەوەیش کە بدەم لەسەری خاصن پرسیاری 36 ئەلێرە کە گوتمان جوڵۆزی تەنەکە 150 جوڵە و تەوژمەکەشی 30 کیلۆگرام مەتر بەسەر سێکاند بوو بارستایی و خێرایەکەی بدۆزەوە لێرە ئەتۆ دەتوانێت سە زۆر تەلەبێ دڵ مامۆستا ئەمە ناکرێت بە جیابی دۆزن و پاشان دای بنێمەوە لێ بۆ زۆر ئاساییە یعنی دەتوانێت بەڕێگای جیاوازتریش بیکەیت باشە یعنی دەتوانێت ڕێخستنێک بۆ خۆت بکەیت زۆر بە ئاسانتر لەوە. بەڵام مامۆستا مەکتەب وای پێ باشە هەنگاوەکانی بۆ بکەیت بۆیە ئەمە بۆ شێوە بۆم شی کردەوە دەنا ڕێگای زۆر ئاسانترمان هەیە باش قوتابیان ئەوەش ئاسانە ڕێگای زانستیەکان هەیە مامۆستا زیاتر وەک پێم گوتی لە مەکتەبێ گرنگی بە ڕێگای زانستیەکان دەدا لێرە ئەوەی کە پێویستە قوتابی بزانێت چ بکە یعنی ئێستا بوو نمونە لێرە ئەگە پرسیارەکە زیاتر بۆ ڕوونکەمەوە لێرە جوڵەوزەی داوە بابە جوڵەوزەی نەداوە تەواو لێرەش تەوژمی داوە یعنی ئەتۆ دەبێت دوو یاسا بەکاربێنین یاسایەکی جوڵەوزە یاسایەکیشی تەوژم یەکەم شتیش یاسای چی بەکاربێنە یاسای جوڵەوزە ئەوەی بەکاربێنە یەکەم شت جوڵەوزە لە کاتێک بەسەر ئەم ڤیتوان باش ئەم نەگە جوڵەوزە بم هەوێ تێیدا چ بدۆزمەوە خێرایی بدۆزمەوە پێویستم بە بارستایی نابێت بێگومان پێویستم بە بارستایی بەس بارستایەکەشی نەداوە ئەیرێ کوێی بێنم دەتوانی ئەتۆ بە ڕێگایچکە ئەو کردارە ئەنجام دەیت تەماشای قوتابیان ڕێگایش ئاسانتر پێ بڵێن ئەوە دەتوانێت شی بکەیەوە بۆ شێوازە جوڵەوزە دەکات یەک بەسەر دوو ئێمەکەی بنووسە ڤیتوان دوو دەکاتە V جارانی V ئەوە دەتوانێت وەکو ڕێگایکی هاک بەکاری بێن بۆ خۆت ئەوە یعنی تەوژم یعنی P وایە تەوژمیشی داوە سیە وانە دەتوانی ئەلێرە یاساکە چی لێ دێ ڕێک دەکاتە KE یەکسانە بەچی PV بەسەر چەند دوو وایە PV بەسەر چەند دوو وەرە ڕێخستنی بکە هاوژێریەکە دوو لا دنیا بکە هەرڤەکە دەکاتەوە چی دەکاتە 2KE دابەشی چی 2KE دابەشی چی دابەشی P ئەو کاتە وەرە دای بنێەوە ڕێک بۆ دەدەست بە ناسی وەڵام دەداتەوە باشە ئەو ویستم ئەو هەنگاوەشت پێ بڵێم و ڕێگاش پێ بڵێم ڕێگای ئاسانتریش هەیە باس بەڕاستی پرسیاری 36 پرسیارێکی زۆر چاکە بۆیە گەڕامەوە سەری و دووبارەم کردەوە باش قوتابیان
قوتابیان خۆشەویست هیوادارم وانەکە پرس و دوزانیاری بێ تاکو و دەرسی داهاتوو هیوای لە شتاقیتان بۆ دەخوازم هەر سەرکەوتوو بن.